ململانێ و هێرش و ناوزڕاندنی توند لە نێوان ئێران و ئیسرائیلدا مێژوویەکی دوور و درێژی هەیە. ئایا دەزانن ڕۆژێک لە ڕۆژان لە نێوان دەستگای هەواڵگری ئیسرائیل کە بە مۆساد ناسراوە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران هەماهەنگی و کاری هاوبەش هەبووە، تەنانەت دەیشتۆتە ئاستی ڕێکەوتنیش. تا ئێستاش هیچ کام لەو دوو وڵاتە نەیانتوانیوە هێرشی ڕاستەوخۆ کەنە سەر یەکتر. ئێستا کە تۆ سێری ئەم ڤیدیۆیە دەکەی لە ڕێگەی ئێرانەوە نەوتڕەوانەی ئیسرائیل دەکرێ و کەسیش هیچ ناڵێ. لە ساڵانی حەفتاکان بەدواوە بەهۆی جەنگی عەرەب ئیسرائیلەوە تەلەڤیڤ لە کڕینی نەوتی وڵاتانی عەرەبی بێبەش بوو. ئیسرائیل گەورەترین ئۆپراسیۆنی دژی عێراق ئەنجامدا کە بە ئۆپراسیۆنی ئۆپرا ناسرا بوو، تایە وێزگەی ئەتۆمی تەمووزی عێراق وێران کرا.